ئەمڕۆ خۆشبەختانە محکمەی ئیتیحادی قەراری وەلایی دەرنەکرد و ڕەفزی ئەو تەڵەبەی کرد کە هەندێک هێزی سیاسی کوردی داوایان لە محکمەی ئیتیحادی کردبوو و مفۆزەی هەڵبژاردنەکانی عێراق داوای کردبوو کە ئەمرێکی وەلایی دەرکا بۆ مؤسسەی قەزا تاوەکو ئەو ئیجراعاتەی کە هەیە بۆ ژماردنی دەنگەکان بەدەستی بوەسێنرێ، بەڵام خۆشبەختانە محکمەی ئیتیحادی ئەو داوای ڕەت کردەوە و ئیجراعات کە ئەو بڕیاری پەرلەمان دراوە، محکمەی ئیتیحادیش بە هەمان ئاراستە بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری پەرلەمانەکە بۆ ئەو یاسایی کە دەری کردووە و عملیەی ژماردنی دەنگەکان بە شێوەیەکی دەستی بەردەوامە بێ و ئیجراعات بەردەوام بێ و پێم وایە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە کۆمەڵێک بڕیاری زۆر گرنگ، کۆمەڵێ ئەمری قەبز بۆ هەندێک لەو کەسانێکەوە لە ئەو کارە تەزویرە تێوەگلاون دەرەچێ. خۆشبەختانە تا ئێستا پرۆسەکە بە شێوەیەکی یاسایی ئەڕوات و لە بەرژەوەندی خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی و لە بەرژەوەندی ئەو هێز و لایەنە سیاسیانەیە کە دەنگەکانیان دزراوە.